الرحمن الرحیم بەڕێزان ئەمڕۆ کێکی باونتیتان پێشکەشەکەم کوپونیەک ئارتمانەوێت مە کوپونیەک ئارتمان هەیە دوو کۆچکی چێش خواردن کاکایی خاممان هەیە با بڵێن یەک لە سەی کوپێک ئەگەر ببینن لەگەڵ بیکی پاودەر کەشکێکی چێش خواردنە 10 غرامە. بسم الله الرحمن الرحیم. ئەمە کەرەستە وشکەکانێکی ئامادەمان کردووە. ئەمە دانین لە تەنیشتەوە اینە سەر شتەکانی تری سێکێکمان هەیە سێ هێلکەمان هەیە لێرایە سێ هێلکەکە ئەوە تەعیبینن چەندێک خوێ هەر ئەوەنە بەس تۆزێک ئەوەی بیکەیتە ناوی زەڵاتەیەکی بچووکەوە لەگەڵ ڤانیلا 8 غرامە سەرکەوچکێکە خوێ و ڤانیلا و هێلکەکە جوانتێکی بسم الله الرحمن الرحیم بەڕێزان دوایەمە جوانمان تێکەوە ئێستا شەکرەکەی تێکەین 1 کۆب شەکر ئەمیش طبعا وهاتێکی هەتا هیچ حەبەی شەکرەکان دیار نەمێنێ ئەو زەردێنەیە ببێ ئەو زەردی ببێ بە شێوازێکی سپی کرێمی ئەتروازی لێنی ئەو بۆ شەوەکەی بینن لێرە نیو کۆب زەیتمانەوێت. بسم الله الرحمن الرحیم. لەگەڵ 1 کۆب شیر. بسم الله ئەمەش جوان تێکەڵەکەین ئێسەوە جوان تێکدراوە ئەنجا شتە وشکەکانی بە دوو دەفعە تێکەین. بسم الله الرحمن الرحیم بە دوو جار هەتا جوان تێکەڵ بێت. ئەمەش وەجبی دووەمی تەواو ئەمە شتە وشکەکان ئەوە تێکەڵەکەم و یەمەڵاتە ئەوە بەم شێوەیە هەویرەکە ئامادەیە. لێرە قاڵبەکەشمان ئامادەیە گەری بینن ئەو وەرەقەی فڕم کردوتە ناو قاڵبەکەمانوانێ بسم الله نایخوا بەم شێوەیە حازرە لە ناو قاڵبەکەیە ئێستانەیەکێنە ناو فڕنەکەمان سەر و خواردا گرساندووە 170 25 دقیقە کفایەتە. بۆ ئاخر جار بۆ بەم شێوەیە بسم الله نایخوا ئەمە کێکەکە لە دوای نیو سەعات لە فڕن هێنامانەتە دەرێ ئێشتا گەرمە تەڵان ئێستا دەرم کرد بە نیو کۆب شیر جوان هەمووی تەڕەکەین. بسم الله الرحمن الرحیم. ئەش لە بەرەوەی نابێ وشت بێ ئەم شێوە کێکە ئەوە شیرەی جوانەکەین بەسرەوە یەمەوەلاتان ڕێزان ئێستا هەڵەچین بە دروستکردنی تەوەقەی دووەم. نیو کۆب سمینتمان هەیەمەی کە بۆ بەس بوستە بەکارێنرێ بۆ ئیشی کێک و هەویر بەکارێنرێ لەگەڵ نیو کۆب شەکر ئەمەش نیو شەکر 2 کۆب و نیو شیر بەکارێنین لێرە لێرانەیە 1 کۆچکی چێش خواردن نیشاستەمانەوێ ئەو 1 کۆچکی پڕ نیشاستە ئێستانەش ئەو جوان کردووە ئەوش گوێزی هەندێکە 1 کوپە
ئەمانەوە جۆن تێکەڵ کردەوە. ئێستا 2 کوپونی و شیر بەکارێنین. بسم الله الرحمن الرحیم. ئەمە خێنە سەر ئاگرێکی هێواش خستێکینەوە بۆ تەبەقەی دووهەم یەمەوەلاتە. بەڕێزان ئەو بەم شێوەیە ئەو ئێستا حازرە بۆ سەر کێکەکە. ئەو ئێستا خەست بۆ تۆ تا بەڕێزان لێرە یەکی سەڤانیلای تێکین بۆ بۆنی تامەکەی 8 غرامە کەشکێکی زەڵاتە با بڵێن هەرەوەنە. لێرایە ئامادەی بۆ بەکارهێنان. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزانەوە مەحازرە داینین هەتا سار دەبێتەوە. ئێستا تا کەرسەکانی تر ئامادەکەم و یەمەوەلاتە. بەڕێزان نیە کۆب شیری ساردم هەیە. بسم الله الرحمن الرحیم. لەگەڵ یەک کیسە زەرفێکی کرێم شانتی. بسم الله. ئێستا لە ئەساڕین. بسم الله الرحمن الرحیم. ئێستا یەکین بەسەر تۆرتاکەمانە یان کێکەکەیە. ئەوە کەم بەسەریا تەقسیمەکەم بەسەریا جوان یەمەوەلاتە. ئەوە جوان کرێم شانتیەکەمان کردەوە بەسەریا. ئەمە ئاخر شتە 200 ملی لیتر ئەو کرێمی ئێوە ئەڵێن خامە با بڵێن ئەو کرێمە چەورەکەیە 200 ملی لیتر بێت. ئەمە گەرمەکەم دوای گەرمم کرد ئەو شکلاتەیەکینە سەری ئەکێنە نای خاو بێتەوە ئەکێن بەسەریا یەمەوەلاتە. دوای ئەمە قوڵپێکیە نیو کوب شکلاتەمان هەیە ئەوەی تێکێ. ئەمە جوان لەگەڵی خاوەکەینەوە. بەزان ئەوە لە دوای شکلاتەکەمان تیا توان دەتوانێت. ساکن بەسەر کێکەکەیە. بسم الله الرحمن الرحیم. طبعا لە دوای ئەمە ئەیخێنە سەلاجەوە گەو شکلاتەی جارێکتر ئەمەیەک بەسەری ئەتوانی بۆ سەعاتێک زیاتریش بێ باشتر. ئەوە جوان ئێستا بڵایەکەینەوە هەمووی بیگرێتەوانێت هەمووی جوان کێکەکە بگرێ. ئەوی ساو زۆر باشە. بەم شێوە وازی لێ ئەهێنین هەتا تاڵ سار دەبێتەوە ئەیخەمە سەلاجەوە. پاشی سەعاتێ سەعات و نێکی تر یەمەوە خزمەتە. سڵای خۆتان لێبێ دووبارە. پاش سەعات و نیەک لە سەلاجەیە ئێستانە بەم شێوەیە قاڵبەکەمانەکەینەوانێ. یا الله زۆر باشە. بسم الله الرحمن الرحیم. زۆر ڕێک دەرچۆتە ئێرە هیچ عیبی نییە. زان تۆ توانی بە هەرچی شتێک بێ توزێ بۆ منزەر. تۆزێکم لەم شکلاتەیە هێناوە پێوەی بکەم. نوعا شیرینیەمان هەیە داین بەم شێوەیە چەندانەیەکی لەسەردانین.
بەم شێوەیە ئەگەرت ئەوها چەند دێ بە ئارزوی خۆت ئەوە ئێستا حازرە بۆ پێشکەشکردن بۆ خواردن. ئێستانە پارچەیەکی لێکینە. بسم الله الرحمن الرحیم. هیوادارم ڤیدیۆم جارە جێڕەزامانی هەموو لایەک ببێت. ئێوەش بە بەشمان مەکەن لە لایک و کۆمنت و سبسکرایب. تا ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.